ژووری بازرگانی و پیشەسازی سلێمانی و کارگەکانی بەرهەمهێنانی شیرەمەنی کۆبوونەوە. لە کۆبوونەوەکەدا کارگەکان ناڕەزایەتی خۆیان لە ئاسانکاریکردن بۆ بەرهەمی شیرەمەنیە دەرەکیەکان نیشاندا کە بەهۆیەوە ڕێژەی فرۆشی کارگەناوخۆیەکان کەمی کردووە و بەو هۆیەوە بەشێکی زۆری کرێکارەکانیان بێ ئیش بوون. گرێگازندەیەکی زۆرمانەیە لەسەر کاڵەکانمان کە ساق نابێتەوە لە دوای تەوحیدی گومرکی عێراق و هەرێمی کوردستانەوە. پێش تەوحیدی گومرکی هەرێمی کوردستان لەگەڵ بەغدا ڕێژەیەکی باش حمایە مەنتوجەیان دانابوو لەسەر گومرکەکانی سنوورەکانی عێراق بۆ نمونە لەبەرەوەی حمایە مەنتوجەیان نەکرد کە کارگەکانی ناوخۆ چی عێراق چی هەرێمی کوردستان بتوانین ئیش بکەن. ئێمە پشت بەخوا لەو ماوانە بڵێ گرفتی زۆرمان وەکی سە نەبوو، پێشتر گرفتمان هەبوو بەڵام بە بۆ نێو حمایە مەنتوجەوە زۆر باش بوو، پشگیریەکی باش بوو لە کارگەکان بە تایبەتی ئەمانتوانی بە جوانی ئیشکەین. بەڵام لە دوای تەوحیدی گومرکەوە بەداخەوەیکی زۆرەوە کە حمایە مەنتوجە پێشتر هەر بۆ یەک ترێلی شیرەمەنی 6,000 دۆلاریان وەرەگرت، ئیسا کردیانەتە 800 تا 1000 دۆلار. ئەو گومرکە کارێکی وای کردووە تەئسیرێکی زۆر گەورەی کردووە لەسەر کارگەکانی شیرەمەنی. ناتوان کارگەکان ینی لە ئەوەی لە بڵێن 200-300 کارمەندی بۆ ئیساتە سەر 100 کارمەند یا 80 کارمەند بەبەرەوەی بەداخەوە کارمەندانمان دەرکردووە، چونکەم کۆمپانیەکان ناتوان بگرنە خۆیان لەبەرەوەی ڕێژەی ئینتاجمان زۆر دابەزیوە. دەستخۆشیەکەم لە ئەو تەوحیدی گومرکەکەوە شیش و چەمۆنتۆ و شەکەری بەرز کردەوە، چایەکشی بە ئێمە بەخشانەیە، ئێمەشیان وا لێ نەکردایە و کارکان ئەو هەموو کارمەندە نەڕۆیەتەوە ماڵە و ئەم زەررەزەر زۆریش لە ئێمە نەکەوتایە. ئیمڕۆ کۆمەڵی کارگەی شیرەمبەنی لە پارێگای سلێمانی سەردانی ژووری لە بەرامبەریشدا سەرۆکی ژووری بازرگانی و پیشەسازی سلێمانی بەڵێنیدا کە بە دوواداچوون بۆ داواکارەکانیان بکات و حکوومەت باشی زیاتر بخاتە سەرەوە بەرهەمانە یان وەک عێراق قەدەغەی هاورداکردنیان بکەن. ئەوە ئێمە بەڵێنی ئەوەماندا کەوالانی پەیوەندداری لێ ئاگادار بکەن، چونکە ئەمە کۆمەڵی خەڵکی زۆر زیاتر لە 2000 کارمەندیان هەیە کە بژێوی ژیانیان لەسەر ئەم کارگانەیە و کۆمەڵێ ئێمە دیهاتی گوند نشینیشمانەیە کە بە هەمان شێوە شیرەمەنێکی زۆرانەیە پەنیرکی زۆرانەیە بۆ ئەوانیش بۆ بە زەروزیان بۆیە بێ حکوومەت بیلەوە بکاتەوە چۆن خواروی عێراق بۆ ماوەی 3 مانگ شیرەمەنی لەم وەرزەدا قەدەغا کات لە دەروی وڵات بێ هەرێمی کوردستان بە هەمان شێوە ئەو بڕارە جێبەجێ بکات و کە ئەمادە بتوانن کارگەکانی خۆیان بەگەڕ بخەنەوە جاریشتر و هەلی کار بۆ گەنجەکانمان بڕەخسێنن. لە هەموو وڵاتێکدا بۆ پشتیوانی و پاڵپشتی بەرهەمی ناوخۆیی باج و ڕسوماتی زۆر و زەوەند بۆ سەر بەرهەمە دەرەکیەکان زیاد دەکرێت. گرنتی سەرکەوتنی بازرگانی و پیشەسازی هەر وڵاتێکیشەوەیە کە بەرهەمهێنانی لە بەکارهێنان زیاتر بێت. ڕاستی حەمامین، کەناڵی ئاسمانی پەیام، سلێمانی.